ئەمە پێشبڕکێی تەکنەلۆژیا و ڕۆبۆتە لە نێو خوێندکارەکانی چەند زانکۆیەکی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. لە نێو زیاتر لە 60 پرۆژەدا تەنیا یەکەم و دووەم و سێم خەڵات دەکرێن. ئەم خوێندکارە سێ پرۆژەی ئامادە کردووە. یەکێکیان ئەم ڕۆبۆتەیە کە لەسەر هێڵێک دەڕوات، وەک خۆی دەڵێت ئەگەر پەرەی پێ بدرێت لە داهاتوودا دەکرێت بار هەڵگرەکانی کارگەکان پێویستیان بە شوفێر نەمێنێت. گەرچی پێکاتەی ئەوەی کە من کردومە پێکاتەکان شتێکی سادەیە لە تەختەوەلی کۆبۆن کردومە، بەڵام ئەگەر بێت و لەلایەن حکوومەتەوە پشتگیری بکرێم دەکرێت زۆر شتی گەورە بکرێت، ئەنی لایانی هۆمەتۆمەیشن بۆ کارگەکان گواستنەوە ئەو لاین فۆڵەوین ڕۆبۆتە کە بەسەر لایندا دەڕوا دەکرێت زۆر شت کەم کاتەوە. هەوادارانی یاری کیوبیک زۆرجار تووشی سەر ئێشە دەبن بەدەست هاوشێوەکردنی ڕەنگەکانی ئەم یاریە، بەڵام ئەم خوێندکارە لە ڕێگەی پرۆژەکەی لە ماوەی 30 چرکەدا ڕەنگەکان هاوشێوە دەکات. ڕۆبۆتەکەم دروست کردیە، ڕۆبۆتە دەتوانیت ڕوبیکس کیوبی حەلکاتن کە ڕوبیکس کیوب یەکێکە لە پەزڵ گەیمەکانی دنیا کاتاکو ئێستا زۆر کەس پێیان حەل ناکرێ، هەم لە کوردستان هەم لە جیهان، تاکو ئێستا زۆر کەس ناتوانێت حەلی بکەن. بە گوتەی ئەم خوێندکارانە بێت لە داهاتوودا هەموو کەسێکی بیانی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن نەک تەنیا ئاشنای خواردنی کوردەواری دەبن، بەڵکو دەتوانن لە ڕێگەی ماڵپەڕێک خۆیان تەنانەت خواردنە سەختەکانی وەک دۆڵمە و کفتە و ئەوانی دیکە دروست بکەن. پرۆژەکەمان تایبەتە بە خواردنی کوردەواری. ماڵپەڕەکەمان سوودی زۆری هەیە بۆ خەڵکی بیانی بۆ ئەوەی لە ڕێگەی ڕوونکردنەوە و گرتە ڤیدیۆکانی ماڵپەڕەکە خۆیان فێری خواردنی کوردەواری بکەن. ئەمانە خوێندکاری زانکۆی سەلاحەدین و عیشق و کوردستان و چەند زانکۆیەکی دیکەن. داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری پرۆژەکانیان بکات، چونکە خاونەکانیان گەیشتوتە ئەو ئاستەی لە داهاتوودا پردی جوڵاو دروست بکرێت و ئامێرە کارەباکان بە ڕیموت کۆنتڕۆل کار بکەن. ئەوانەی لەم پێشبڕکێدا بەشداریان کردووە ئامانجیان تەنیا ئەوە نییە پلەی یەکەم بەدەست بێن، بەڵکو دەیانەوێت لە ڕێگەی پرۆژەکانیان باشووری کوردستان هاوئاز بکەن لەگەڵ ئەو وڵاتانەی کە بەهۆی تەکنەلۆژیاوە نێوبانگیان دەرکردووە. ڕێکار عەزیز ڕووداو، هەولێر.